وجعلت الذلة وصغار على من خالف أمري. وزليلي بچوك بونو جير دستيش بو أو كسيا كمخالفي أمري من بكا. سبحان الله مسلمان سيري روجاري إيما بكن الرويت كعبة بيان صالنا وكعبة بفرياناك يدس لبرد الرشاك بدي الرويت مدينة مجالني السلام يبكي إلى بيغمر صلى الله عليه وسلم أوهموا ملاة مسلمانا أوهموا سروة سامانا أوهموا زاوية جوان وباكا أوهموا زاوية براوة كشي زليل بو لقمينا زليل بو برايتي وتبايتي زليل لهمو الرؤيك وخوش ويستان يك ولاتێکی مسلمانم پێ بڵێ داگیر نەکرابێ ئەگەر داگیریش نەکرابێ لە ڕێگەی هەنی خەڵکەوە داگیر نەکرابێ بۆچی ئاوامان لێ هاتووە خۆشەویستان وجعلت الذلة والصغار على من خالف أمري هەر کەسێ مخالفەی ئەمری من بکا پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام زەلیلی و هەژاری و نەکبەتی بەسەری ئاهێنم ئەوە ئێستا حاڵی مسلمانانە ئێمە مخالفەی ئەمرەکانی ئەکەین بەڵکو ئێمە بەگوێی ئەو شەریعەتە ناکەین کە بۆمان هاتووە هەفتەی ڕابردووشە لەسەر ئەم بابەتە قسەم کرد هەر کەسێک لە ئێمە برایان و بەڕێزان ئێستاکە تۆ زۆر جار گوێڕایەڵی باوکت ئەەکەی ئەڵێ لەگەڵ مامەکەت قسە مەکە گوێڕایەڵی دایکت ئەەکەی ئەڵێ جاسوسی بەسەر باوکتەوە بکە کەم لە ئێمە ئەوەمان بەسەرا هاتە کەم لە ئێمە لەبەر ئەوەی کچێکماندا بە ئامۆزایەکی خۆشەویستی خۆمان و تەلاقیدا 20 ساڵە بینمان نییە بەیەکەوە مع العلم چۆن هاوسەرگیری خێر و خۆشی و شادی بۆ ئەکرێ پێویستە ئەگەریش نەسازای تەلاق هەر ئاوا سەیر بکرێ بەڕێزان باشە ئێمە بە گوێی دایک و باوکمانەکەین بە گوێی ڕئیس عەشرەتەکەمانەکەین زۆر جار بە گوێی حیزبەکەمانەکەین چەندێ تووشی عەیبە بووینە وەرە من لە ئێوە و لە خۆم ئەپرسم لە ئەم دەقەوە لە ئەمڕۆوە تەطبیقی بکە هەتا ئەو ڕۆژەی ئەمری شوێنی ئەخلاقیاتی پێغەمبەرکەوە عليه الصلاة والسلام بزات توش عەیبە دێ نەرمونیان بە گوێڕایەڵ بە حەڵال خۆر بە سەیری ناموسی خەڵک مەکە بەزەید بە ژن و مناڵەکەی خۆتا بێتەوە باوکم ئەوەش تەطبیق مەکە ڕفقا بالقواریر لەگەڵ بلورە بابە وەڵڵا تۆ جار وهەیە لە خێزانتە دەی بە کلکەبێڵ ئافرەتیان داوە بابە ئەمە لەکوێی شەرعە هەیە خۆ من ناڵێم ئافرەت پەپوولە و مەلائیکەیە يعني بەڕێزان ئێمە لە چی ئەخلاقیاتێکی ئیسلامە وەرن لە ئەمڕۆ بە هەمومان تەطبیقی کەین باوکم بڕۆ 100 سونەت بدۆزەرەوە بۆ خۆت تەطبیقی کە کاتێکە قسە ئەەکەی دەنگ بەرزەوە مەکە مەجلیسێک مەدە هاوار مەکە لوتی خۆت لە خەڵکی بەرز مەکە متەواضع بە ئەگەر کابرایەکی لەم چەمچەماڵە شەخسیەتت هەیە خەڵکی ڕێزت لێ ئەگرێ و لێت ئەترسێ بە پاسکیلەوە بسوڕێرەوە لە گزەکەت لە ماڵەوە جێبێڵە پێغەمبەر عليه الصلاة والسلام وشترێکی هەبوو لە هەچی وشترەکانی سەرزەوی هەیە عاقڵتر بوو بەڵام زۆر جاریش بە گوێدرێژ ئەگەڕا بۆی بە خەڵکی بڵێ ئەوەی کەوەها عارەبانە و ماتۆڕ و سەیارەی هەرزان بەهای هەیە ئێمەش ئەوە لێ ئەخوڕین برای بەڕێزم ئێمە بچووکترین شتی ئەو پیاوە گەورەیە تەطبیق بکەین ئەبینە گەورەی خەڵکی و هەر کەسێکیش لەگەڵ ئەمە سارەیان نەڕوا وەڵڵاهی زەلیلی بەسەرا دێ و باسی ملەتەکانی تریش مەکە ئێستاکە لە وڵاتە پێشکەوتەکان کە ئێمە بۆی ڕائەکەین کە ئێمە هەڵوەدای ئەوێمانە کە ئێمە خۆمانی بۆ ئەخینچێنین پارەی زۆریشی بۆ سەرف ئەکەین لە ڕەوزە و لە سەرەتاییەوە زەلامێک دێ خۆی کردووە بەژن بەو کوڕە جواناناڵێ ئەتوانی ببی بەژن ئەتوانی شوو بکەی زەلام شوو بکە بۆ ئەوە بەرووبوومی ئەوەیە لە 162 ئەو کۆمەڵگە لە 30 ساڵی ڕابردووە بەبێ باوک لە دایک بووە خەڵکێکیش باوکی نەبێ دایکی نەبێ عەشرەت و بنەماڵەی نەبێ پێشەوایەکی ڕازگۆی نەبێ هەر ئەوە مەسیرەکەیە بێت فبۆیە خۆشەویستان و بەڕێزان ئێمە پێویستە ئاگامان لە میشکاتی نبووەت بێ هەموو ڕۆژێکی ئێمە خۆشیەک بێ لەو خۆشیانە سوپاسی خوای لەسەر بکەین کە نیعمەتی ئەم پێشەوا نازارەمان هەیە